کاکشاخان بەخێر بێ چۆنی سپاس ماوەیەکی زۆرە خەریکی نۆ بەرنامەیە ڕێخێن سۆتفە هەر ڕێک ناکەوت ئیتر نەسیبەکەی بوو بە ئێستا بەخێر بێ زۆر لە سێ مانگە خەریکی دوو مانگە ئارێوەڵا زۆر دەمێکە من بە داوای لە برنەکەم نابوورای عزیزی میم ڕێکەوت میم ئەوە گرنگە بینیمی بینینەکە مشتێک سپاس مەمنون. طبعا زۆر خۆشحاڵ بووین مەوزوعێکی گرنگ هەیە کە پێم خۆشە باسی کەین بەڵام ئێستا نا باشە لە بەشی دووەمی بەرناوەکە باسیەکەین حەزەکەم بەوە دەست پێ بکەم هەمومان تۆ ئەناسی نەزانین چیەکەی ئەم هەموو دۆکمنتەری ئەم هەموو شۆرت فیلمە بێزار نەبووی لە شۆرت فیلم بۆ فیلمی درێژت نییە بۆ بڵند گیان بۆ مەسەلی بێزاربوون نا تۆش لە هەمان ئەزمونە ینی و هەموو برادرانش لە هەمان ئەزمونن و هەموو شۆرت فیلمێک ئەزمونێکی ترە خەونێکی ترە کە حەزێکی ترە کە ئەتەوەی بیکەی بەڵام من ینی دە فیلمی درێژش کەم لەوانەیە دوجار هەر شۆرت فیلمێکی تر بکەمەوە شتێکە خوپیەوە گرتووە بێجگە لە خووەکە بە فعلی وایە بێجگە لە خووەکە بابەتێک هەیە کە تۆ ئەکرێ بە شۆرت فیلم بیگەێنی سریعتر ئەگا پەیامەکەت باشتر ئەگەێنی یا لە ڕووی بودجەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی بەرەمهێنانەوە باشتر ئەیگەێنی وەک لەوەی کە 4 ساڵ دانیشی بە دیارەوەی فیلمێکی درێژ بکەی بۆ فیلمی درێژم نییە کە بەداخەوە بودجە نییە بۆ فیلمی درێژی باشە ئەگینا بۆ فیلمی تر هەیە ئەو فیلمە درێژانی تر کاکرێ هەمویان فیلمی درێژن بەس من ئەوە زیاد لە 28 ساڵە خەریکی ئەم بوارەم و ئەو ئەزمونە زۆر و دوور و درێژەم هەیە تا ئێستا فیلمی درێژم نییە لەبەرەوەی هیچ دەرگایەک لەسەر ئێمە نەکراوەتەوە بۆی کە فیلمی درێژ بکەین لە باتی سیناریۆیەک 4-5 مان هەیە فیلمی درێژ کە هەموو قەزیەکان کوردین هەموو قەزیەکان ئینسانین هەمووی هی ئەوەیە کە بکرێتە فیلمێکی درێژ و لە دنیاە پیشان بدرێ و وەکو کارێکی هونەری کوردی پیشان بدرێت بەڵام دیارە لۆکیشنەوە موقعی ئێمە و فیلمانی ناوێ ئەمە لە کاتێکە طبعا تۆ هەموو ئەوەی تۆ بناسێ زانێ فیلمەکانی دی بێزانێ کە تۆ تاقە و یعنی سەبر و لە ڕووی گێڕانەوەی چیرۆکەکانە تا بۆ شۆرت فیلمەکانیشت ئەو هەموو ئەو خاڵانە تیاکە توانین فیلمێکی باش لە ڕووی نووسینەوە لە ڕووی هەڵبژاردننی چیرۆکەکانەوە ئەو تاقەیە هەیە کە ئەتوانی فیلمی درێژ دروستکەی باشە ئەمە لە کاتێکە چەند ساڵی ئاخیر بەڕاستی چەندین فیلمی تر کراوە لەوانەیە ئامانجێکی هەندە بەقوەتیشیان نەبێت بەدڵنیاییەوە بەڵام هەموو کێشەکە ئەوەیە کە فیلمی باش ناناسین ئێمە ئەزانی لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە کاکە بڵند بۆ مەسەلەی ئەوەی کە ئەم شوێنی کە پێوترێ کوردستان لەناو ئەوە پێوترێ حکومەتی هەرێم پاشان وەزارەتی ڕۆشنبیری بەداخەوە بۆ مەسەلەی کللتور بە تایبەت بۆ سینەما بۆ ئەو چەکە گەورەی کە بەدەست مرۆڤەوەیە نەخوێنەوارن بۆ مانایی لی نازانن بۆ مانایی لە گرنگی سینەما تێناگەن بۆ مانایی کە نایانەوێ بیکەن بۆ مانایی کە هیچ گرنگیەک نییە بەلایەنەوە سینەما بەرەو پێش بڕوا فیلمی باش بکرێ یان نەکرێ هیچ شتێک گرنگ نییە ینی هەر بۆ نمونە لە وەزارەتی ڕۆشنبیری دوا وەزارەتەکە ڕێکەوتنی لەسەرەکرێ بدرێ بە چی لایەنێک وەزیری ڕۆشنبیری دوا کەسەکە دائەنرێ بەس یەک شتی تریش هەیە زای من پێم وایە شتەکە یەکلایەنە نییە خەلەلەکە بەس حکوومەت نییە ئێمە لە کوردستان بۆ خۆ زانیەوە زیاتر لە 25 ساڵیژە پێ خەریکی بەرهەمێنانی فیلمی سینەماین و چ شۆرت فیلم و فیلمی کاتی خۆی فیلمی سیدی هەبوو یعنی چەندێکە خەریکین بەشێکی سینەماکارەکانیش خەتایان هەیە کە نەیانتوانێت قەنەعات بە حکوومەت بێن بڵێن کاکە ئەمە فیلمە یعنی ئێمە ئەتوانین ئەمانە بەرهەم بێنین نەتوانین بەو شێوەیە خەڵک بێنینە سینەما خۆی ئەم قسەی تۆ لە لایەکان ڕاستە کە کۆمەڵێک فیلم بەرەم هێنرا کۆن بە بودجێ حکوومەتی هەرێم
کە بەداخەوە فیلمی باش نەبوون یان کۆمەڵێک پارە سەرف کرا بۆ فیلم کە ئەسان فیلمەکە نەکرا لە ئەمە بابەتی گەندەڵیە ئەمە ناکرێ بەسەر منا بشکێتەوە نابێ بەسەر تویا بشکێتەوە یعنی چەند کەسێک پاریان وەرگرتووە بۆ فیلم و فیلمەکانی دروست نەکردووە یان فیلمێکی خراپیان کردووە و لە ڕۆژەکانی وەزارەتی ڕۆژمیری و ئەرشیفا دانراوە و هەڕوویان نایە عەرزیکەن بۆ من زەڕی بەکەی بم بۆ تۆ زەڕی بەکەی بی ئەو کەسە بۆ بانگ ناکەی مەحاسەبەی دامانە ئەڵێم وەڵا دامانە وایە ینی بەڕاستی ئەمە کابرا فیلمێکی خراپی کردووە نەزانی تۆیە کە ئێڵی ئەم زەلامە فیلمێکی خراپکە یعنی ئەگەر تۆ بەو ناونیشانەی کە پێوترێ ڕاوێژکارەکانی وەزارەتی ڕۆشنبیری کە ئەمانە سیناریۆگێتە بەردەمیان پرۆپۆزەڵێک دەرخستەیەکە چێتە بەردەمیان کە ئەمانە لی نازانن طبعا فیلمێکی خراپ دروستە بێ ئەوە لەم ڕۆژانە باسی شتێکیان بۆ کردم جا نازانم تا چەند وایە بەڵام کابرا ئەوە نەبوو یعنی هەر بۆ درۆکە ئەوە نەبوو ئەوەتی کابراایەک چۆتێتی کاکە من فیلمێکم دروست کرد و هەمووی تەواو بووە توێتی کاکە پارەم بۆ سەرفکەن و کاتی پارە هەبوو سیدێکی بردووە و توێتی ئەم فیلمەکەم لەسەر ئەم سیدی هەیە تی کابرا پارەی وەرگرت یعنی پارێکی خەیاڵیشی باس کرد کە ئەڵێن خەیاڵی تر لەسەر و 30 ملیۆن باشە بۆ ئێمە خەیاڵی ئەگەر نا بۆ سینەما پارەی شۆرت فیلمێکی نییە بالضبط وتی هی پارەکەی وەرگرت و کابرا ڕۆی دیار نەما ماوەیە گوتی دوای چەندێک تی دوای 3-4 ساڵ سریان کرد سیدیەکە سریەکەن ڤیدیۆ کلیپێکە تایەتی لە ناو سیدیەکە ئەم زەلامە دەستی خۆش بێ فعلا بەڕاستی دەستی خۆش بێ یعنی لە چی وڵاتێکی دنیاە لەسەر سیدی فیلم کراوە با بڵێن لەم زەمەنی ئێستایە ئەگەر ئەم زەلامە ئەگەر ئەو کەسە شەریک نییە لەگەڵ ئەمە بۆ نمونە نازانین تۆ مەبلەغەکە دڵنیانیت ئەو 30 ملیۆنە لەوانێ 15 بۆ ئەم بوو بێ این کێشەکەی ئێمە لەمانە لەم کەسانەیە کە لەو شوێنە بەرپرسیارەتیان هەیە هەر ئەوەی کە تۆی لە ینی لە وەزارەتی ڕۆژنبیری من برادرم بینیوە ڕۆژە پیرۆزبایی خانووی تازەیان لێ کرد وتم پلان کەزەوە چیە وتی فیلمی درێژم موافقەتی بۆ کراوە تۆ فیلمت موافقەتی بۆ کراوە بۆچی پیرۆزبایی خانوو لێکەن ئێوەتی بە پارەکەی خانووە کڕم یعنی ئەم قسەیە هەیە کاکە دەیان فیلم و دراما کراوە لە ناو وەزارەتی ڕۆژنبیریایە ڕوویان نایە پیشانی کەسی بن ئەمە خەتاکەی کێ کاکە بڵنێسە ئەم مؤسسەیە ئەم دەستگایی ئێوە کە خەڵکی شارەزا و باشیتیان نەبوو من بە ئارەزی خۆم بێم پارەی لێ بخۆم بودجێ لێ وەرگرم ئیشەکەش نەکەم خەتاکەی هی منایی ئێوەیە تەوانی ئێوەیە دووەم جار هی منە من دووەم کەسم کە خەتابارم بەس یەکەم کەس کێیە ئەو لایەنەیە کە بەرەمهێنەرەکەیە کە دنیای خەڵکی بە ڕاوێژکار دامەزراندووە بەڵام لی نازانن کە من ئەڵێم نەخوێنەوار ئەمەیە مەبەستەکە یعنی ڕۆژە لە ڕۆژان ئەم وەزارەتی ڕۆشنبیریە دایرەیەکی گشتی دروست کرد بەناوی بەڕێوەبەرێتی گشتی سینەما هەموو بەشەکانی سینەمای پارێزگاکانی کرد بە بەڕێوەبەرێتی ئێمە هەنگاوێکی باش بوو بودجەی بۆ دانرا فیلم دروستکەن ئەمەش فەشەلی هێنا هاتن لە باتی ئەمە گەورەی بکەن هاتن بچووکیان کردەوە بەڕێوەبەرێتەکان نەهێشت بەڕێوەبەرێتیەکانیان نەهێش کردیانەوە بە بەش ینی ئێستا بەشی سینەماکان 50,000 دینار بودجیان هەیە 50,000 دینار مانگی ینی پارە لە فەرمانبەر کۆکرێتەوە ئاوی پێکڕێ کاکە ینی دایرەیەکی سۆشیالە مانگە ناچین مەعاش وەرەگرین و خواحافیز هیچ چالاکێکی نییە کە لە کاتێک ئەما بێ پرۆدەکشن هاوسێک بێ کاکە ئەبێ بودجەی هەبێ ئەمە لە کێوە ئەکرێ لە وەزارەتی ڕۆشنبیریەوە کرێ وەزارەتی ڕۆشنبیری لە کێوە کرێ لە حکوومەتەوە ئەیکا یعنی ئەبێ کە من ئەڵێم نەخوێنەوارن ئەبێ بزانن کە کاکە تۆ کۆنفرانسەکەی لەسەر ئەنفال لە باتی ئەم کۆنفرانسە لەسەر ئەنفالەکەی وەرە 4 فیلمی باش لەسەر ئەنفال دروستکە ئەتوێ لەسەر هەڵەبجە پانێڵەکەیت و بەجنۆسای دەیناسیێنی وەرە 4 فیلمی باش لەسەر هەڵەبجە بکە ئەمانە کێشەکەیە کە ئەمانە نازانن کە خۆشیان دانیشن کە دانیشی لەگەڵیانە باسی سینەمای ئەمریکی و باسی فیلمی ئێرانی کە دراوسێمانن ینی بیزمەت لێکۆ دوورین باسی فیلمی ئێرانیەکەن تێناگەن لەوەی کە فیلمی ئێرانی بە چی گەیشتووە بۆ ئاستا بەخۆ بڕۆ ناکەم دیبێتیان تا فیلمی ئێرانیەکە لەوانەشە جویان لێ باوەڕکە زین لەبەر حساباتی هینەکانیان شەواگان نا بڕوا بکە یعنی هەنێ جار هەنێ حاڵەت هەیە بەڕاستی تر ئەیسەلمێنێکە
تۆ ئەو کەسێک کە بەرپرسە لەو ئیشە بەڕاستی فیلم نازانێ یعنی فیلمی نەدیوە نازانێ ئەکتەر چیە نازانێ فیلم من نمونێکەوە بگەڕمەوە ڕۆژێ لە شوێنە دانیشتە بووم بەڕێبەرێتێکی ڕۆشنبیری بوو باشە لە بەشێک بەڕێبەری گشتی هاو هی هوەریەکە هات من و هاوڕێکی ترم و باجوان برا هاوڕێ دانیشت بووینەوە ئەو برادێتیشمان هەر فیلم سازە بەڕێبەر گشتەکە زۆر باسی سینەما و گرنگی سینەما و فیلمی کوردی زۆری وت تقریبا نزیکی 10 دقەیە قسەی کرد دوایی ئەنجەکە تەواو بوو بەڕێبەرەکەوتی بەڕێز بە ئەمانە و پێ بناسێنم ئەوی ناسان و ناوی منی هێنا ئێوە فیلم سازن وتم ئەی تۆ کە ئێمە ناناسی لە شاری سێمانی 4 کەسین کە کاری فیلمەکەین کە ئێمە ناناسی چۆن لەزانین فیلم ئەوە نەگرنگە چۆن نەزانین سینەما ئەوە نەگرنگە ئەم سەقافەت و لەکوێوە هێناوە معقولە تو ئەمەنە مهتەمی بە سینەما و من و فلان و فلان و فلان نەناسی وتی وەڵایی لە بەرە کردووە قسەکان وتی وەڵایی داوای لێ بڕ نەکەم وەڵایی داوای لێ بڕ مەکەیت ئەمە چاوچێوەکەی تو ئەوە نییە ئەوە نەبڕەکە یعنی ئەبایە تا ئێستا تۆ 10 جا لەگەڵ ئەمە پرۆژە هەبووایە نەگەوەی نەمناسی کێم نەگەوەی فلان کەس نەناسی کێ یعنی هەمومان نەزانین یعنی لە هەولێرە دیارەکە 6-7 فیلم سازەیە کارەکەن لە سێمانی تا 10-12 فیلم سازەیە کارەکەن بە تازەکانی شەو ئەوە نەهەیە لە دووەکیش بە هەمان شێوە 6-7 فیلم سازەیە ناکرێ مدیر عام ئەمانە نەناسێ ناکرێ من تا ئێستا وەزیری ڕۆشنبیریم نەبینی و ڕووبەڕوو بۆ یعنی ئاخر بۆ وەزیری ڕۆشنبیری ساقتن کرد و فلان و فیسارە بینێ بۆ ئێمە نابینێ بۆ دانەنیش لەگەڵمانە بۆ چەندین پرۆژەی هوەریمان پێشەش کرد تا ئێستا کەس جوابی کەس نایەتەوە یعنی ئەمەنە گرنگ بەلایەنەوە تەنکەرەکان چۆن بڕوا قاچاقچێتەکان چۆن بکرێ چەکدار چۆن زیابکەن چەکی چۆن بکڕن چەکی چۆن تەوزیعکەن کێ بێت چەند چەکدار دامەزرێنن منە گرنگ نییە بەلایەنەوە چی فیلم ئەکرێ ناکرێ هیچ متەمنین پێی هوەرەگا بەکوێ کلتور ئەو بەشەی کرد کاکە پێم وابێ ئێمە ئاگادارین لە پەرلەمان بەشێکی بەناوی بەشی هۆبەی کلتور و ڕۆشنبیری تا ئێستا چیان کردووە یعنی ئەکرێ بزانم ئەوە چەند ساڵە ئەم پەرلەمانی کوردستانە هەیە زۆر کەسێ هەر ڕەنگە هەر نەی 20 پێشتیوە هەیە تۆ لە بوارەکەیان لەوانەیە 20 بێتمان یا هاوڕەیەکمان لەوێ ئەندام پەرلەمانە ئەو شتەمان لێ 20 ئەگینا چی کراوە لەم بەشانە من ئەوەی ئاگادارم یعنی چ جەماعەتی سلێمانی و چی هەولێریش سینەماکارەکان بەگشتی خەریکی شتێک بوون ئامادەیکەنەها وەکو ببێتە یاسایەکی دروستکردنی فیلم و ئەمانە ئەمە خۆ لەلایە کۆشتێکی باشە بەڵام ئەنجامی نابێ کاکە بڵێ چونکە ئەوە سێم هەوڵەکە ئەوی تو هەر سێ جار ئەم هەوڵە دراوە بەڵام هیچ دانێکیان گەیتە پەرلەمانیش ینی گەیشتە پەرلەمان خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا دوای پەک خرا ینی خۆ داوای ئەتۆمان نەکردو ئێمە داوای یاسایەکەکەین بۆ ئەو حاڵەتەی کە ئێستا هەیە کە فیلم لەسەر دوورسەکرێ بۆی ئەمە داوای سانسۆر ناکەین داوای چاودێریەکەین باشە داوای ئەو کاتە بوو کە بە لێشا و پاریان ئایا بە خەڵک بۆی فیلم کا و فیلمیش دیار نەبوو کوالیتی فیلمەکان خرابوون ئەمانوی یاسایەک دابنرێ بەچی حەقێک فیلم بودجە ئەدرێ بە من فیلم کەم لەسەر چی پێوەرێک و هەڵسەنگاندن هەبێ بۆ سیناری داوای ئەومان کردووە خوێندنەوەی یەکەمیشی بەکرا لە پەرلەمان دوایەوە واستێنرا دوایەوە پرۆژەیەکی تر دانیشتمان بۆ کردەوە دیسان کۆمەڵی هاوڕێی تر زۆر ماندوو بوون پێوەی دیسانە ئەوش پەکی خرا یعنی وەکو ئیتر ئەمە ئەخی قسەیە کە ئەمانە گرنگ نییە بەلایەنەوە بواری هوەر و ئەدەب و ڕۆشنبیری گرنگ نییە بەلای ئەم شتێکە پێوتری حکومەت وڵات تەسەورەکەم لە ناوهەمیان سینەما لە هەمووی زیاتر هیچ گرنگی نییە زین بۆ لەبەرەوەی ئەوانەی تریژ هەتا تا حدێک باشن بەڵام سینەما هیچ خراپ پەک خراوە لێرە دووسێ حاڵەتەیە حاڵەت یەکەمەوەی کە سینەما تەوان بودجێکی زیاتری ئەوێ یعنی بۆ نمونە ئێمە کارێکی شانوویەکەین لەوانێ بە 10 ملیۆن بتوانین بیکەین یا بە 15 ملیۆن یا بە 20 ملیۆن یا بە 30 ملیۆن ئەو کارە شانوویەکەین یا من پێشەنگایەکی شێوەکاریەکەمەوە 2 ملیۆن دیناری تێچێ وەنیە هەیە بە 200,000 ئەوەکرێ بەڵام سینەما بەوە ناکرێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مەسلەی پێشانگایەک یا کارێکی شانۆیی یا چزانم کارێکی میوزیک زۆر لۆکاڵی ئەمێنێتەوە لە شاری سێمانی تێناپەڕێ یا لە شاری هەولێر و دووەک تێناپەڕێ بەس ئەگەر هەرچەنە ڕەخنەژ لە دەسەڵات و لە بابەتە کۆمەڵایەتی و ئاینی و سیاسیەکان بگری لە سنوورەکە تێناپەڕێ
چل 20 50 هزار کەس ئەیبینێ بەڵام فیلم وانە فیلم ئەڕواتە دەرەوە ترسەکەی ئەوان لەوەیە ترسەکەی ئەم دەسەڵاتە لەوەیە کە نایانەوێ ئەم بابەتانە بچێتە دەرەوەی کوردستان و ببینرێ لە کاتێکا کە تۆ ئێشتا ئیشی وان نەکراوە تا تۆ لێ بترسی بۆ لێ ترسی کاکە تۆ ناتوێت ئەوە باشە ئەوە مەکە وەکو وتم وەرە کۆمەڵێک کار لەسەر کاکە لەسەر شۆڕشە کوردیەکان بیکە یەک دنیا داستانی گەورە گەورە هەیە لە ناو شۆڕشە باشە یەک دنیا چیرۆکی جوان هەیە لە ناو شۆڕشە یەک دنیا چیرۆک هەیە لە ناو هەڵەبجەیە یەک دنیا چیرۆک هەیە لە ناو پرۆسی ئەنفالە لە ناو کەمپی ئاوارەکانە ئێوەرە لەسەر ئەمانە کار بکە باشە خۆی مناڵێن ئێمە لە فیلمەکانە نەقتی دەسەڵات و دین و بابەتە کۆمەڵایەتەکانەکەین ئەڵێن ئەمانە ئەکەین ئەمە ئەگەێنین بە دنیا تۆ بۆ قوبوڵت نییە بۆ مهتەم نیت پێی گرنگ نییە بەلایەوە خۆی دی هەندێک فیلمیشکران لە ڕابردوو ئاگاداری ئەکیت هەندێک فیلم کران کە بۆ خۆمان زۆر خراپ و بۆ ناوی کورد لە دەرێ زۆر خراپبوون یعنی نمونەمان زۆرە نمونە بێنینەوە دوای بەرنامەکە نمونونەکان پێتەڵم لەوانەیەکیت لە لای تۆش باڵێ بە تاکیت ئەوەش دیسانەوە احتیمال هەیە بێتە هۆکارێک کە هەنگاوی گەورە نانێن بۆ فیلمێکی باشی گەورەکە دروستیکەین بەس تۆ پێ دوایە جێگرەوەی کەمی ئەو فیلمی درێژ و فیلمی باش جێگری ئەو شۆرت فیلمانە بن کە یکین نەخێر ئەزانی بۆ یعنی تو خۆت خاون ئەزمونیت و مەسەلەی فستیڤالەکانی دەرەوەشت بینیوە لە فستیڤالەکانی ئێمە تۆ شۆر فیلمی نێری بۆ فستیڤال ینی هیچ ڕێگەکی تر نییە چکە لە سینەما نمایش ناکرێ شۆرت فیلم لە سینەما نمایش ناکرێ مەجبوری بینێری بۆ فستیڤالەکان لە فستیڤالەکانیشە ئەوەنەی بینەری فیلمە درێژەکان هەیە کەمتر بینەری فیلمە کورتەکان هەیە ئەوەی گرنگی بە فیلمی درێژ ئەدرێ کەمتر گرنگی بە فیلمی کورت ئەدرێ بەڵام ئێمە لەوەی هیچ نەکەین شۆرت فیلمەکەین یعنی دانە بڕی یعنی ناتوانم بێم بۆ لای کاکە بڵند بیبینم شەو لە هەولێر لە لای بم خۆ ئەتوانم بە تەلەفۆن قسەی لەگەڵا بکەم یا ئەتوانم بە ڤیدیۆ کاڵ قسە بکەین ئەم بەس ئەمەیە ینی ئێمە کە ناتوانین فیلمی درێژکەین کە دەرگامان بۆ نەکراوەتەوە لێرە مەجبورین فیلمی کورت بکەین هەرچەنە فیلمی کورتەکەش ئەویش بە 2 ساڵ جارێ بە 3 ساڵ جارێ پارەی ئەوەش نییە یعنی من تێناگەم بودجەی ئەم وڵاتە چی لێیێت تۆ نەتوانی لە ساڵێکە لە 1 ساڵە فیلمێک بکەی باشە 300 ملیۆن دینار 400 ملیۆن دینار لە ساڵێکە ئەمەنە سەرف بکەی بۆ فیلمێک ئەی چیەکەی هەر کۆنفرانسەکەیت و کۆنفرانسەکەیت و کۆنفرانسەکەی نەپڕایەوە کۆنفرانس ناگات 4 دیبلۆماسی و 4 سەفیر و ئەمانە بانگەکەیت جیازێکی تەرجماکە نەگویان و هەر سەرە بۆ ئەلەقێنێ و دوایی دەستخۆشێکی لێکا ئەڕوا بەس کاکە تۆ چەکێکی ترە بەدەسەوەیە کە سینەمایە ڕاستە پێ دوایە بیزات یعنی هۆکارە سەرەکیەکە چییە کە فیلممان کەمە بیزەبت بە یعنی هۆکاری ئەساسی وەکو وتم یعنی هۆکار ئاساسەکە ئەوەیە کە ئەمانە مهتەم نین پێی لە گرنگی تێناگەن لە گرنگی سینەما و ئەو چەکە تێناگەن کە ئێمە بەدەستمانەوەیە وەکو کورد وەکو فیلمسازانی کورد کە ئەتوانین چی پێ بکەین ئەی چۆن تێیانگەێنی نەمە ئەبێ چۆن تێیانگەی وەڵامەگە پی بکێشی بە سەریان بەڕاستی تێناگەن خاڵێکی تر ئەوەیە کە تۆش باست کرد لە نەشارەزایی خۆیانە کۆمەڵێک پارەی باش سرف کراوە کاتی خۆی ینی بەلیست لایەنە کە ئەم گەندەڵیانە کراوە لە وەزاتی ڕۆشنبیریە ناو فلانی کوڕی فلان شاخوان عەبدوڵڵا ڕەحیم ئەمەنە 100 ملیۆن دیناری وەرگرت و فیلمەکەی نییە یا فیلمەکەی لە ڕەفێکە مەتریالەکانی دانرا و مۆنتاژ نەکراوە باشە یا مۆنتاژی کردووە و هەروە ڕووی نایە عەرزیکە ئێمە خۆمان نەزانین دایان فیلم هەیە و یەک جار لە هۆڵێکی ڕۆشنبیریە لەینە عەرز کرا و تەواو نە سینەماکانی بینی و نە فستیڤالەکانی دنیاشی بینی هیچ ئەنجامێکی نەبوو ئەمانە بەشێکن لەوەی کە ینی سڵێک کاتۆ یا هەنگاوێک وەزارەتی ڕۆشنبیری بێتە دواوە باشە بەڵام دەیان قۆناغی تر هەیە کە ئێمە هەوڵمان بۆیاوە کە وەزارەتی ڕۆشنبیری ئەویتوانی 4 هەنگاو بێتە پێشەوە بۆ فیلمی درێژ ناکەن ئەمە خاڵێکە ئەوە گەندەڵیە خاڵی دۆم ئەوەیە کە نەخوێنەوارن بڵنجان نەخوێنەوارن
هەمووشیان ڕاوێژکاریان هەیە، من تێ ناگەم یانی ئەم ڕاوێژکارانە ئیشیان چییە؟ نکتەیان بۆ هەمویان ڕاوێژکاری هونەریان هەیە، هەمویان یەکی دوانسیانێکیان هەیە. ئەم ڕاوێژکاری هونەریانە ئیشیان چییە؟ ئەی چی ئەکەن؟ ئەی مەعاش لەسەر چی وەرەگرن؟ هەمووشانێکی بەقەدەر دوۆنی ئێرابێ ستۆدیۆ ئۆفیسەکان ئۆفیسێکیان هەیە و تاقم قەنەفەی ڕاقی و بای $20,000 ئەساس و پرۆپسی تیادا ناوە و خەڵکە بینێ و قاوا خۆنەوە و چا خۆنەوە و معاشێکی زۆر وەرەگرێ وڵاتی ڕاوێژکاری فلانی کوڕی فلانم. ڕاوێژکاری چی؟ وڵا ڕاوێژکاری هونەری. ئەی چی و کردووە کوا ئینتاجە چییە؟ ئەمە کێشەکەیە. کێشە گەورەکە ئەوەیە کە ئەمانە خەڵکی نەزان یان ئەوێ لە خۆیانیان هەموو ڕاوێژکارێکە بێ پلانەرێکی باش بێ. ینی ئەگەر مەسەلەن ڕاوێژکاری ڕۆشنبیری پلانی کاری کللتوری و ڕۆشنبیری نەبێ ینی ئەبێ چی هەبێ بڕێت من بە ئەلێرە بە تەحەداوە ئێڵێن ڕاوێژکاری هونەری سەرۆکی حکومەت باسەکەین باشە بێت من و تۆ بناسێ بێت 4 فیلم ساز لە سلێمانی بناسێ هەر بیناسێ ینی ئەچین بۆ لای ئەڵێن ئێمە کەین باشە ئەخ ناکرێ بڵند چۆن دڵ ناتەقێ ڕاوێژکاری سەرۆکی حیزب ئێمە ناناسێ هاتە بەرچاوم 4 بەرکۆبیتەوە ئەڵ کاکە ئێمە چین چێزانە ئێمە چین من پێتەڵم ئەمە من نمونەیە بەواقعی بەسەر خۆما هاو مدیر عام 12 دقیقە قسەی لەسەر سینەما و فیلم سازێکە منی نەناسی کاکە من حەق نەبوو لە هەچی قسەی ناخۆشە پێی بڵێمە بە ئەدەبی خۆم بۆ دانیشتم تۆ چۆن قسە ناکەیت و من ناناسی تۆ ڕای داوای لێبوون نەکەم تۆ ڕای داوای لێبوون ناکات تۆ هەرەمە سنوورەکە دەمەنێ مۆزەفم با دایرەی سینەما بەڵێ سۆشیالەکەم لێ ئێ باشە چی سەیرە چۆن لە دایرەش سینەماش ئێستا قەینا ئێمە هەندێک هەیە لە دەرەوە ئیشەکە کە مۆزەفی دایرەنین ئەوانە ڕێیتێ بەزی تۆ زۆر ناخۆشە هەتا مۆزەفیشی تو فلمسازیشی تو لە سلێمانی شاک مدیری گشتەکەی خۆمان ناڵێم ینی شوێنێکی تر ئەڵێم ئیشوێنێکی بەزەر لە مەسلەی کللتور و هونەرا بوو ینی قسەیەکە ناکرێ ینی بۆ من کاکە فیلمسازەکانی سلێمانی ئەناسم هی هەولێرە ناسم هی دووەگە ناسم بەخوای هەڵەبجە و کەرکووکی ژەناسم هی بەغاژە ناسم باکوور و ڕۆژاوا و ڕۆژەڵاتی ژەناسم ئەی بۆ وەزیری ڕۆشنبیری ئێمە ناناسێ ئەی بۆ ڕاوێژکارەکانی ئێمە ناناسێ ئەی بۆ وەکیل وەزیر ئێمە ناناسێ ئەی بۆ ڕاوێژکاری سەرۆکی حیزبەکان و سەرۆکی حکومەت ئێمە ناناسێ ئەی بۆ بەشی کللتوری پەرلەمان ئێمە ناناسێ بۆ دانیشتێکیان نەکردووە لەگەڵمانە بۆ ڕاوێژێکیان پێ نەکردوین بۆ قاوە کاکە وەڵا بۆشیان نەکڕی قاوەکە بێن دانیشن دوو کەلیمە قسە بکەین تێبگەن لە مەسەلەکە نایکەن ئەوەش ناکەن یعنی تەنانەت ئەوەش ناکەن کۆمەڵی دەموچاو هەن چەند کەسێکن هەر ئەمانن دووبارە بنەوە وەزیر هەر ئەوانە بینێ سەرۆکی حکومەت هەر ئەوانە بینێ سەرۆکی حیزب هەر ئەوانە بینێ نازانم یعنی ئەمانە بوون بەچی ئەوان شات دوو قسەیان پێیە هەر بۆ لەبەر ڕاوێژکارەکان لە بەرامبەر ئەوانەش خەڵک هەیە یعنی سینەماکار هەیە بەشێکی کە باش مستەفید بوون و لە کاتێکا فیلمەکانیان ئەوە نەبووە من و تۆ نەماندیوە خەڵکی تر نەیدیوە کاتێکا تۆ بودجە بۆ فیلمێکی درێژ سەرفەکەی مەفروزە تۆ فیلمە ببینیتەوە کاکە هەر هیچ نەوێ عەرزێکی تایبەتی بکەین بەزەوەش نەبووە ئەوانە یان ناسن تەبعاً ئەوانە ناسن من لێرەوە ناوی نایەنم کەیسێکە بوو هاوڕێکی خۆمان تۆژەی ناسی فیلمسازە و فیلمێک درێژێ بوو قەزێکی مەحکەمە ئەوانیان بۆ دروست کرد کە پارەکانی خواردووە و کاری خراپ کراوە لە سەرسێت و لە ئۆفیسەکەی و ئەوانە لە یەکێ لە کەناڵە کوردیەکانەوە بۆ بەیانی کاژمێر 8.5 یەکەم دانیشتنی دادگاکەی بوو دادگایەکەی بوو لەسەر ئەو قەزەیە دەرێنەرەکە لێکە لە کەناڵە کوردیەکانەوە بەلای وەرگیرا لەسەر هەواڵەکەی کە ئەوە ئاوایە وتی بەیانی من 8.5 چمە بەردەم دادگا یەک فایلی پێ بوو ئەوە نەبوو ئەمەنە ئەمە فایلەکەیە لە یەکەم کەسەوە کە ئیمزام پێ کردووە بۆی ئەو فیلمەم ئۆکەی بدرێ و بودجەکەم بۆ سەرۆکرێک چەندم ماوەتێ تا سەری سەرەوە هەمووی ئەمە دوکۆمنتە لە بەردەستمایە بەیانی هەموو یەخمە بەردەستی حاکم یعنی چەند کەس بەرتیلی وەرگرتووە لەو شوێنەی کە ئەم پارەکەی وەرگرتووە باشە نەیوت کوێ نازانم بەزای ڕۆداتی ڕۆشنبیری بوو یا دەستگایەکی تر بوو نازانم بزوتی لەو شوێنەی پارەکەم وەرگرتووە من بەرتی لە ماوە بۆی ئیمزا بکەن و موافقەتم بۆ بکرێ بەیانی هەمووی بەم بەردەم دادگا بەیانی دادگایەکە نەکرد کەیسەکەی داخرا هەر بەو شەوە داخرا قەزەکە چییە قەزەکە ئەمانە شەریکن لەگەڵیا
يعني من نەوەداری ڕۆشنبیریم یا لە دەستگایەکەم یان لە مؤسسەیەکم توی بۆلام بودجێکە داوا کردووە 100 میلیۆن داوا کردووەڵم 25 بۆ من ئۆکەی بۆکەم دایان شتیوە ئەوەی کە تۆڵی خەڵکی ئیسپاتی کردووە سوودمەند بووە لە کاری فیلمسازی بەڵێ ئەوانن ئێبەز وەکو بۆ من و تۆ زەڕیبەکەی ئەمانە بین گوناحی من و تۆ چییە باشە ئەم تەوژمەی ئێستا هەیە ئەم چەند ساڵە ئەخیر هەندێک فیلم دروست کرایتر ئەگەر باش بن و خراپ بن زۆریش خراپ نەبوون فیلمەکان بەڕاستی هەندێکیان فیلمی باشن فیلمی باشی بازرگانین پێدوانی ئەم تەوژمە هیچ کاریگەری هەبێت چونکە ئەوەی زانانی عین زۆربەی کەرتی تایبەت لایەنە مادیەکەی دابین کردو بە دڵنیایە ئەم ڕەوشی فیلمسازی کە ئێستا هەیە و بەتایبەت لە سلێمانی یعنی زۆرە پێم وابێ هەموو ساڵێک فیلمێک یا دوان هەیە لە سلێمانی کە ئەکرێ ئەویش کەرتی تایبەتەوە کوتۆڵی ئەبێ هەبێ ئەم تەوژمە ئەبێ هەبووی لە هەموو دنیاشە ئاوە دەست پێکراوە و بەردەوامیشە تا ئێستا یعنی هەر بۆ نمونە ینی لە فەڕەنسا هەروە دەستی پێکردووە و کە باوکی ڕۆحی سینەمایە لە دنیاە سینەمای فەڕەنسی بەڵام ئێستاش بەردەوامە ینی فیلمی کۆمەرشاڵیان هەیە و ئەیشیکەن و بەڵام لەو بەرەوە بەرامبەر ئەمە چی هەیە هێزێکی تر هەیە کە فیلمی ئارتەکە کە فیلمی باش ئەکا ئێمە و هێزەمان نییە ئەم هێزە کیە ئەم هێزە حکوومەتە کە بێ پارە سرفکە بۆ کۆمەڵی خەڵکی تر بەرامبەر ئەمە بوەستنەوە من و کاکە بڵند لە سلێمانی یا لە هەولێر یا لە دووە ئەمانە بچین بۆ سێری فیلم باشە من هاتوون بۆ میوانی بۆ هەولێر ئەڵێم حەزەکەم بچین بۆ سینەما بۆ سێری فیلم چی فیلمەگەیە یەک فیلم هەیە لە سینەما یەک دانە هەیە کۆمەرشاڵە کۆمیدیە هەر شتێکە هەرەوەیە ینی ئۆپشنی تر نییە با لە 4 فیلمی سینەمایی هەبێ تۆڵێچم بۆ ئەویان ئەڵم نەوەڵا بڵن وەر ئەم ڕۆچین بۆ ئەویان بەیانیە چین بۆ ئەویان دوو بەیانیەوە بۆ ئەمە یەکێ چۆنە ڕاستە ئێمە لێرە هەر ئەم فیلمە هەیە بینەر هەر ئەبێ بچێ مەجبورە تینووە ئێمە لێرە ئەم ڕەوشەی کە دەستی پێکردووە حەقی خۆیەتی کەرتی تایبەتە بۆ بەشێکی کەم لە قازانج هاتووە ئەم فیلمانە ئەکا ئەویش وەکو ما وەکو کەرتی تایبەت مافی خۆیەتی کە لە ڕوویەکەوە زەرەرە لە لایەنە هونەریەکەی کە مەسەلەی فیلمسازی بۆ لەبەرەوەی هەنێشتە سەپێنێ بەسەر من و تۆیە ئەبێ فڵان کەس ئاکتین بکە ئەبێ فڵان بابەتی تیا بێ ئەبێ فڵان ئەوە ئەبێ فیسار ئەوە بێ ئەوە ئەبێ زەحیەکەی تۆ بیدەی ئەبێ تۆ لە هەنێشتی خۆت خۆش بی بۆی پرۆدیوسەرەکە ڕازی بکەی ئەویش بۆچی ئەواکە بۆی کە تۆ بینەرێکی هەبێت و هەندێک قازانج بێتەوە دەستی باش ئەمە حەقی خۆیەتی وەکو لایانی بازرگانی بەڵام ئەوەی کە بەرامبەر ئەم ئەبێ بوەستێ حکوومەتە کە ئەبێ بودجەیەکی ساڵانەی هەبێت بۆ ئەوەی کە لەگەڵ بەرامبەر بە هاوتەریبی لەگەڵ ئەم تەوژمەیە بڕوە ئەگەر من فیلمێکی خراپ ئەکەم باشە لایەنی خێزانی و کۆمەڵایەتی تێک ئەم لایەنی چاو و بینینی خەڵک تێک ئەم هەر لایەنەکان زەرەرم هەیە بۆ خەڵک بێت بودجە بۆ تۆ سەرفکە کۆمەڵی فیلمسازی تر هەن وەکو ئێوە بێت بڵێ کاکە وەرن ئێوە فیلمکەن با خەڵک نەچێ بۆ سێری ئەو فیلمە بێ بۆ سێری ئەو فیلمی ئێوە یا ئەم فیلمی من کە خراپە نەچێتە دەرەوە بۆ فستیڤاڵەکان و سینەماکانی عالم با فیلمەکەی ئێوە بڕوا باشە ئەمە یەکی ئێمە ئەم هێزەمان نییە ئێمە مەجبورن ئەم بینەرە من خۆم شخصی خۆم ئەچم سەیری ئەەکەم هەم هاوڕێ منەوانی کە و فیلمانەکەن هەم ئەبێ بزانم ئانی سبێ ڕۆژکە قسە سەر و فیلماناکرێ خۆ ئەبێ بینی بێتم فیلمەکەم نەتیجەکەی چی لێ دەدە ئەم وەگوتم ئەم تەوژمەی دەستی پێکردو ئەم جۆرە فیلمانە نەتیجەکەی ئەگاوە چی بە بڕای من وەکو لایەنی هونەری و ئارتەکە هیچ شتێک ناڵێم نەتیجەکەی با بڵێن باش ئەبێ یا خراپ ئەبێ هەڵبەتەوە وازەحەکە لایەنە هونەرەکەی بە باشتر بەرەو باشە ناڕوە بەڵام لایەنی ئەزمونیەکەی ئەوەی کە کۆمەڵێک گەنج فێر ئەبن تۆ ستافی هونەریت ئەزمون وەرەگرێ سبەی ڕۆژکە فیلمێکی باش کرا کە شتێک کرا ئەتوانی سوود لەو ستافە ببینی ڕاست کە ئەمە لایەنە باشەکەیەتی کە هەیە لایەنی دووەم باشەکەی ئەوەیە کە تۆ بینەر داناوڕی ناکرێت 5 ساڵ لە سلێمانیا لە هەولێر فیلم نەبێت ئەو بینەرە بچەوە سەیری چی بکە ئەبێ شتێک هەبێ سەیری بکە ئەبێ شتێک هەبێ سەیری بکە یعنی ئەمە ئەم کللتورە بۆی دانەبڕین لەم کللتورە یعنی چۆن ساڵانێکی زۆر دابڕا ئێستا خەریکە دروستە بێتەوە ینی ساڵانێک بوو لە سینەماکانە
خێزانی هەبوو هەربووی خێزانی هەبوو جاکرا بۆ خێزانی ئەچون بۆ سێری سینەما تا سینەما دڵشادی سلێمانی تا ڕوخانیشان شوێنە خێزانیەکان بەجیا هەر مابوو ڕوخانیشان هەر شوێنەکان مابوو دوای ئەوە دابڕانێ دروست بوو دیسانەوە ئێستا دەستی پێ کردوێتەوە ئەمە ئەبێ هەبێت ئەمڕۆتە من ناڵێم نەبێت و دەستخۆشیشان لێ یەکەم هەوڵ ینی بتوانم داوای لە من بکەن هاوکاریم پێ بکرێت چی بە من بکرێت هاوکاریشانەکەم بەڵام لەگەڵەوەشە ئەبێ هێزی دووەم هەبێ کە هێزەکەی حکوومەتی هەرێمە بۆ دروستکردنی کۆمەڵێک فیلمی باش لە هەموو لایەنەکەەوە کاڵێن فیلمی ئەوانە من ناڵم فیلمی خراپن باسی و ناکەم باسی جیاوازەکەی کۆمەرشاڵ و ئەواکەم فیلمی ئارتەکەم ئەوانە فیلمی باشن تیاتی لە ڕووی تەکنیکۆ باشە تیاتی لە ڕووی ئەکتینەوە باشە تیاتی لە ڕووی ساوند دیزاینەوە باشە تیاتی لە ڕووی میوزیکۆ باشە هەین خاڵێکی باشەر هەیە بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە ئەمە ناتوانین هیچ شتێک زەڕوی سفر بکەین ینی ئەمە مەجالیتیانە کێشەش هەرە بێ مەزەلەن فیلمی ژەگەر کێشەی نەبوو هەر یشێکی ترەگەر کێشەیتیانە بوو یعنی نابێت حەقێکی گەورەیە بڵێن فیلمەکان هەمووی بە کامری فیلمەکە خراپە ئەمە ئێمە ناتوانین ئەوە بڵین واژ نیێت بۆ وا بڵین بەڕاستی کۆمەڵە هەوڵێکە دراوە بۆ بەردەوامی دەستخۆشیان لێکەین بۆ ئەو ستافی کە لەگەڵیانان ئەو کۆمەڵە گەنجی کە بەردەوام لە ئیشان چ لە هەولێر لە سێماین چ لە دووهۆکە بەردەوام ئەزمون وەرەگرن ئەمە خەڵکی باشە بەڵام خاڵی بەرامبەرەکە ئەوەیە کە ئێمە بژە سەرف بکرێ فیلمی تر بکرێ فیلمی ئارت بکرێ خەڵکی تریش بخوێنێتەوە وەکوتم بینەر ئۆپشنی هەبێ ینی هەر لە هەولێر با لە دوو سینەما دوو فیلم هەبێ من بەدڵی خۆم حەزم لە کۆمیدیاچم بۆ فیلمەکی کۆمیدیاکە تۆ حەز لە فیلمی ئارتاچی بۆ فیلمی ئارتەکە با ئەو فیلمە کۆمیدیای نەبێتە نوێنەری کوردستان با ئەو فیلمە ئارتە ببێ بە نوێنەری کوردستان لە فستیڤالێکی فلان فستیڤال یا لە سینەماکانی ئەوروپا بە ئەم فیلمە خراپەی لایەنە کۆمەڵایەتی و لایەنە هونەرەکەی نەبێتە نوێنەری کورد با ئەویان ببێت ڕێک ئەوەیە تۆ لە پەنا ئەم فیلمە کۆمەرشاڵانە باشە وەکو شوێنێک کە دروستیەکەی ئیشی بەس بەرهەمهێنانی با بڵین وەکو سینەمایەکی نیشتیمانی بێ ئیشی ئەو ئیش لەسەر ئەو بیرۆکانە بکە ئەو بیرۆکانە بکە بە فکرە ئەو چیرۆکانە بکە کە لە کووردا زۆر باوە ئەو ئەتوانێ یعنی کاریگەری باش بێنێتەوە بۆ جیهانی دەرەوە ئەتوان لە ڕووی سیاسیەکەشەوە کەڵکی لێوە من پێتڵم ینی ئێسش لە دنیای ئەم نوع سینەمای هەر هەیە وەر بەردەوامە ڕاست ینی ئێسش ینی خۆمان لەوانێ ڕۆژانە چەندان فیلم بێتە بەرچاومان کە لەو نوع فیلمانن زۆر ڕاست بەڵام هەزارەها فیلمی تر هەیە کە بەرامبەر ئەوە وەستاوەتەوە کە فیلمی زۆر باشن کە کاریگەریان هەیە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی ئابووریەوە ینی لە هەموو ڕووەکانەوە فیلمانە کاریگەریان هەیە ئێمە داوای ئەو نوع فیلمانە ئاکەین بکرێت لە کوردستانە پێشتر فیلمی خراپ کراوە پارەوەرگیراوە و دزی کراوە و گەندەڵی کراوە و فیلمەکە نەکراوە کاکە من بڵم چی ئەگەر من وام عیدامم بکە باش یەک شتی تر هەستەکەم بەشێکی کاریگەریەکەی کە کەم بەردەوامی باشە وەک باسمان کرد فەراغێکی زۆر هەبوو لە بینی ئەم چەند ساڵی ئەخیر و پێشتر کە فیلم دروستەکرا یعنی ئێستا بۆ ئەم دۆخەی ئێستا کە فیلمیش دروستەکرێ بودجەیەکی خەیاڵی بۆ سەرفەکەن یعنی کە ئەڵێن خەیاڵی پێش بەرنامەش باسمان کرد کە ئەڵێن خەیاڵی بۆ بیدایەتی دروستبوونی سینەما لە شوێنێکی وەک کوردستانە خەیاڵیە چونکە تۆ ئەبێ بزانی بینەرت چێ لەسەر ئەساسی بینەرەکەت فیلم بەرهەم بێنی و مەرجیشنی هەموو ئیشێک مەسەلەن ملیۆنێک دۆلاری بێ مەرجنی هەموو ئیشێک 50-60 دەفتەری بێ بەس چی ئەمە فیلمی درێژە ئەم مبالەغاتانەش هەیە پێدوانیە ئەمەش کاریگەری خۆی ئەوش لە نزانیەوە ینی من چونکە بڵێ تو نەڵی قسەژەکەی ببوورە یعنی 600-700 دلار لە ئیشەکە سەرفکەی زەحمەتە پێت بێتەوە بەیەکمان عرضکردن پێت بێتەوە ئەزای بۆ ئێمەمان نەزانین ئێمە میلەتێکی 89 ملیۆن کەسی نین ڕاست ینی وەکو تورکیا وەکو ئێرانی ئەوسێمانەوەکە و دوانە کە ئەگەر لە سەدا دەی خەڵکەکەشی بچێ پارەکەی دەرهێنێتەوە ڕاستە ئێمە نمونە بێنینەوە لە کێشەکانیشمان ئێمە مشکلەی ینی دیالۆگیشمان هەیە کرمانجی و سۆرانی فیلمی دووهۆک لە سۆرانیەکان پارە ناهێنێتەوە مەرغوب نییە ئەمە مشکلەیەکە فیلمی سۆرانی لە دووهۆک و بادینان پارە پێیان ناکاتەوە هەر
مایش شکلانێ دەکەس نێ بۆ سێری فیلمەکەت ئەو مشکلێشمان هەیە ئێمە یعنی ئەوکێک لە مشکلەکان کە بەشێکی کوردستان نایە بۆ سێری فیلمەکە و ینی ئەمە بینەرەکە و نیوەی لێبووەوە ئێمە وەکوتم ئێمە حسابکەین 4 ملیۆنیش حسابکەین ئەم 4 ملیۆنە لە 150 لای بە کە نایە بۆ سینەما مایەوە 2 ملیۆنی باش 2 ملیۆنەکەش ئەمیش لە 150 نەخوێنەوارە پارەی پێ نییە فەقیر حاڵە ناتوانێت 10,000-12,000 بابە تکتێکی فیلم مایەوە ملیۆنی نەفەری ملیۆنە نەفەرەکە تەوزیعیکە بەسەر کوردستانە باشە بەسەر هەولێر و سلێمانی و هەڵەبجەیە وەکوتم لە بادینان فیلمی سۆرانی پارە ناکە ئەو کێشەیەشمان هەیە ینی ئەمێنێتەوە 500,000 کەسی ئەم 500,000 کەسە نیوەی سینەماکە ئیبە مێنێتەوە 250,000 کەسی ئەمە هیچ شتێک ناکە بە 5,000 دینار تکت بفرۆشی ئەی پرۆدەکشن چەنی تێچووە ئەی پۆست پرۆدەکشن چەنی تێچووە ینی ئەمانە لەبرەوە تۆ وەکو تۆڵی ملیۆنە دۆلاری تێبچێ مبالغەی گەورەیە نەزانینی شۆیە من کە نەمزانی بڵندیە دەڵێ ملیۆنە دلار مێ بۆ فیلمە ئێمە لی نازانم ئەڵێ باش ئەڵێم باش بەس ئەگەر لێم زانی یا دوو ڕاوێژکاری باشم هەبوو گلێشی نظام دوو ڕاوێژکاری باشم هەبوو ئەڵێم کاکە وەرە ئەمانە ڕاوێژکارەکانی منن لەگەڵ ئەمانەیە قسە بکە ئەگەر ڕاوێژکارەکان لێیان زانی طبعا 9 ملیۆن دلارای هێنە سەر 500,000 دلار هێنە سەر 100,000 دلار و مەسەلەی بودجە تەرخانکردن بۆ فیلم تۆ ئەوازانی کە ئەمە ستۆریەکە و پرۆدەکشنەکە تەحدیدی ئەماکە ڕاستە ئەوەی توێڵێ هەنێک لەو هاوڕێ بەڕێزانەمان مبالغاکەن لە کاتی پرۆدەکشنە لە کاتی بەرەمهێنانە لە مەسەلەی کامێرا لە مەسەلەی سینەمۆبیل لە مەسەلەی کاست لە مەسەلەی ینی هەر ئەلم ماوەیە هاوڕێکمان شۆرت فیلمێکی کرد 36 کەس لە ستافەکەی بوو 36 کەس ئەکتەر ناڵین 36 کەس لە ستافەکەی بوو تێناگەی ئەنی قورسە نانخواردنی 36 کەس هاتوچۆی 36 کەس تەنزیم زۆر زۆرە ئەخر زۆر زۆرە ینی ئەمەش بەشێک لە مبالغەکە ئەم 36 کەسە 16 و بەسە بەڕاستی 20 زۆر باشە 20 لابە تۆ پارەی 20 کەس لە هاتوچۆ و ناخواردن و مکافە بۆ تەگەڕێتەوە لەوانەیە 5 ملیۆن دینار بەس ناخواردن 5 ملیۆن دینارەکە تۆ لە دەرخستەکە 5 ملیۆن دینار کەمترە نووسی ئەم 5 ملیۆنە ئیخەنە سەر 5 ملیۆن دینار ئەیەن بە شۆرت فیلمێکی تر وایەوانە لەبەرەوە ئەوەی توی لێ بڵێ مبالغەش ئەکرێ لە مەسەلەی بەرەمهێنانە بەڵام ئەوش کەوێتەوە سەر ئەو لایەنی بەرەمهێنەی کە هەیە کە فیلمەکە بەرەمهێنێ لێ ئەزانێ یا لێ نازانێ ئەرێ ئێمە هەر بناسە بە بەرەمێنەرمان هەیە کەسی باش یعنی یەکێک بە مانای کەلیمە تێبگا کە بڵین ئەمە پرۆدیوسەری فیلمە تاوە هەمانە بڵێ لە سەد ئەوان بۆ کاری خۆیان ناکەن یعنی مەسەلا پارەیان لە دەستانیە ئێدا ئەخر بەرەمێنەریش پارەی پێپیانە بێ ئەمە چۆن ئەخی ئەزاین چۆن ئەو ئەگەر پارەشی پێپیا بێ بۆ کۆمپانیاکەی خۆی بۆ شوێنەکەی خۆی پارەی بۆ پیا بێ کە بە دوای قازان جاگەڕێ کە بە دوای قازان شاگەڕا ئەو فیلمانە دروستەکە کە باسمان کرد ینی ئیجبارێکە بەسەر مناڵێ بێ فلان کەس تەمسیل بکە ئێمە فلان کەسم ناوێت کاکە بۆ کارکتەرەکەی من نابێت لە سناریۆکەی منە ئەم دەموچاوە نیە ڕەنگە هەر ئەکتەر نەبێت هەر ئەکتەریش نەبێت ڕەنگە ئەکتەریش بێڵم کاکە ئەو بۆ من نابێت لەدا ئەگەر ئەو نەبێ بینەر نایێت یەکە بینەریش نێ ئەو زەرەرەکە باشە تۆ مەجبوری لە کاتێکا کە ئەو تەنها بیر لە قازانجەکەیە کاتەوە ئەمە لە خۆی لە خۆشە بۆ ئەم قۆناغی ئێمە جێگەی ڕێزە کۆمەڵێک لەو شوێنانە فیلم دروستەکەن جێگەی ڕێزن مجازەفەیەکە ئەیکەن چونکە سەرەتایەت و ڕیسکەوە هەر ڕیسکێکە ئیکە لەوانێ بەیانی پارەکەی ئەسن دەرنهێنێتەوە ئەمە جێگەی ڕێزن ئەم برادرانە بەڵام ئەکرێت بیر لەوەش بکەنەوە ینی من لەگەڵ هەندێک لەو هاوڕانیا دانیشتم وتومە وای دابنێ کە تۆ ئەم فیلماکەی قازانج ناکەیت یا شتێکی کەم زەرەکەی بەڵام بیر لەوە بکەرەوە لە دنیاک لە سینەماکانی دنیاە یا لە چەند فستیڤالێکی گەورەی جیهانیە لۆگۆی کۆمپانیاکەی تۆ لە تایتڵا هەیە و لەسەر و فیلمە هەیە فیلمەکە نمایشەکرێ زۆرێک لە پرۆدیوسەرەکان لە دەرهێنەرەکان لە کۆمپانیاکانی جیهان لە ناو فستیڤالەکانە دانیشتن چکە ما ئەزانین یعنی خۆت بینیوتە ئەو حاڵەتە تامان چۆن
ڕاهێنەر و بەڕێوبەری یانەکانە چن لە نادی مناڵان دانیشن لە گەڕەکە سێرەکەن کامیاریزانە باشاچن ئەیکڕن و پەروەردەیەکەن لە دنیا شەوایە یعنی ئێمە چەند جا بەر ئەمە کەوتین پرۆدیوسەریە بە سێری فیلمەکانەکەوە هیچ گرنگ نییە بابەتەکە بەلایەوە باشە کوردی یا عەرەبیە گرنگ نییە بەلایە بە سێری ئەکتینەکە سێری دیۆپیەکە سێری ئیخراجەکە سێری چی سیناریۆ نووسینەکە بۆی سوودت لێ ببینێ ئەمەم پێوتون کاکە ئێوە ئەتوانین سوادە لەم پرۆدیوسەرانی جیهام بکەن چکە من پرۆژێکم یا بە وەزارەتی ڕۆژبیری نازانم کەوتە کوێ تەنەکەی خۆڵایە لەکوێ نازانم کوێ ئەم پرۆژەیە بریتی بوو لە بەکرێدانی کوردستان بۆ کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی فیلمسازی لە جیهانە کۆمپانیایەکی ئەمریکی ئەڵمانی بۆ چی بچێ فیلم لەسەر داعش بکە بۆ نمونە باشە یا لەسەر ئێرهاب بیکە چ لە یەمەن بیکە بۆ نایە لە کوردستان بیکە ئەمە چێ دەتوانێت ئەوە بکە چێ دەتوانێت هەستێ بەو کارە بەشی کللتوری بەشی کللتوری ینی ئێستا بۆ هی حکوومەت بڵێ ئەچم لەگەڵ بەشی هەموو خۆت لێ هەموو سەفارەتەکانی ئەم وڵاتە کە لێرە هەمویان بەش کللتوریان هەیە بۆ نمونە سەفارەتی ئەمریکی بەشی کللتوری هەیە ئەچم لەگەڵ ئەوە دانیشم کاکە تۆ تەوجی کۆمپانیاکانێ بکە زستانە بەفرە هەمە بارانم هەیە هاوینم هەیە بەهارم هەیە پاییزیشم هەیە هەموو وەرزەکانم هەیە بیابانم هەیە دەشتم هەیە شاخم هەیە دۆڵم هەیە گوندم هەیە شارم هەیە بینای شوشەم هەیە سارەی زۆر بەرزم هەیە ساری زۆر مۆدیل کۆنیشم هەیە چەکم هەیە شمشێرم هەیە چیت ئەوێ هەمە پرۆپس سروش چی ئەوێ هەمە وەرا دەمێ بەکرێ مەچۆ لە یەمەن مەیکە خۆت زانین زۆرینی بەشی فیلمەکان لە یەمەن بەرەمهێنرێ بە تایبەتوانی لەسەر عێراق و کوردستان ئەکرێ مووی لە مەغریبە باش بۆ نایە لێرە بیکە لەبڕۆی تا ئێستا نەمانتوانی ئەمەش بە بازار بکەین پێ دوایە تۆ ئەوە بە حکوومەت دەکرێت بۆ بەشی کەلتوریاکرێ بە خودی سینەماکار و فەنانەکانەکرێ چونکەوە گاگەداربی لەم کۆتاییە خەریکی دروستکردنی کۆمسیۆنی فیلمن بەڵێدان ڕێک ئیشە ئەساسیەکەی کۆمسیۆنی فیلمی کوردستان ئەوەیە کە تۆ باسیەکەی پێ دوایە بە کامیانەکرێم ئیشە یەکەم من نازانم کۆمسیۆنەکە توانای ینی قوتی لینکەکان و پەیوەندیەکانیان لەگەڵ دەرەوەیە چۆنە ئەویان نازانم چێن بۆ نەگەر من بم لینکم کەمە من چەند پرۆدیوسەر و دەرێنەرێکی هاوڕێمان هەیە لە بەهۆی فستیڤاڵەکان و فیلمەکان و یەکتریمان ناسیوە لە ئەوروپا و لە وڵاتە عەرەبیەکانە من هەرەوەنم دەسەڵاتە باشە بەڵام وەکو یان ئەو فدراسیۆنی کە تۆ باسیەکەی ئەگەر کۆمەڵی خەڵکی زۆر باش بن و خاوەن لینکی باش بن و پەیوەندی باشیانە بێت لەگەڵ کۆمپانیەکانی بەرەمهێنانە ئەڵبەتە بەهێزترە بێت لە من حکومت بەهێزترە بێت لە فدراسیۆنەکە بۆ حکومت لایانی ڕسمی ئێمە هەمووان نەزانین ئەو شوێنانە کار لەگەڵ لایانی ڕسمی ئەکەن لەگەڵ لایانی فەرمی ئیشەکەن ئێسم من ئەگەر بچم بۆ سەفارەتی ئەمریکی بڵێم بچم بۆ بەشی کللتوری لاوانێ بڵێن 3 مانگی تر وەرەوە موعیدێکتێنێ بیان بینی بەس ئێگە وەزیری ڕۆشنبیری بە تەلەفۆنێک داوا بکە بڵێ ئەمێ بەشی کللتوری ببینم یان چوزانم ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بڵێ بەشی کللتوری سەفارەتی ئەمریکی بینم لەوانەیە لە ماوەی شەو ڕۆژێکا بڵێن کاکە سەعادەوە ناتوانێت بوو بینێ یا ئەو یە بۆ لای تۆ ئەسڵەن دەهار بە تەلەفۆن کۆتایی پێێنن چەند بەهێزترە ئەیتاوان بەتاچێت ئەو بەهێزترە وەک لە من و تۆ شخصین بە شخصی هەوڵەیەین بەڵام هیچمان نەکرو بە هیچ بۆ لە بڕیکە من و تۆ کۆمپانیاکەش بێنینە ئێرە باشە هەرە بێ بڕێنە بۆ حکومت مۆڵەتی باتێ حکومت ڕێوشێنی باتێ حکومت سکیوریتی بکە حکومت بیپارێزێ وەنیە لەبەرەوە حکومت بیکە شتەکان یەک دەستە بێ باشترە و باشترە هەم تواناکەت باشترە بێ هەم بە قۆترە بی و هەمیش ئیشەکان ئاسانترە بێ ئەمە خاڵێکە لە من نازانم پرۆژەکە کەوتە تۆتەنەکەی خۆڵەوە یا بینراوە یانە بینراوە نازانم ئەمە لە چی هاولەوە هاوکە من بۆ هاوڕانم و تۆتومە ئێوە ئەتوانن فیلمەکانت کە نمایش کرا پرۆدیوسەر و خاوەن کۆمپانیەکانی دنیا لەوێ لە فستیڤاڵەکانە دانیشتن لە هۆڵە سینەماکانە دانیشتن کە لۆگەکەی تو ببینێ ئەڵێ من ئیشێکم هەیە بۆ نمونە لە بەغا لە بەسڕا فیلمێکەکەم یا لە کوردستان فیلمێکەکەم پێویستی بە کۆمپانیای سێرڤسە ئێخۆ کۆمپانیایەکی ئەمریکیە ئەڵمانیا فەڕەنسیا ئیتاڵی ناتوانێت ڕاستەخۆ بێ لێرە فیلمێ بکە ئەبێ کەسێک هاوکاری بکە ئەبێ لینکێکی هەبێ وەنیە ئێمە لینکە بۆ تۆ نەبی وەکو خاوەن کۆمپانیا داوای چێکا لۆکیشنی پیشانەی داوای مانەوە کە مانەوەی بۆ دابینەکەی داوای سکیوریتیەکە سکیوریتی بۆ دابینەکەی داوای ڕەزامەندیەکە لە حکومەتەوە تۆ لایەنی ڕسمیت و مۆڵەتی هەیە کۆمپانیای لە حکومەتەوە ڕەزامەندی بۆ وەرەگری
ئیسفادی مادیژەکەی ئێستا ئەو هەوڵانە هەبووە بەڵام هەوڵی تاکە کەسی هەوڵی تاکە کەسیە. هەمووشت وەک تۆ ئەڵی ئەبێ بە هەموو کات بگەڕێنەوە بۆ حکوومەت ئایا ئێمەش تا چەند ئیشەکانمان زۆر ڕایی ئەکرێ و ئەکرێ ئەویان خوا ئەزانێ بەڵام هەوڵی زۆر هەبووە یعنی من بۆ خۆم شخصی خۆم یەک دوو فیلمی زۆر گەورەم هێناوەتە ناو کوردستانەوە کە لە ناو کوردستان کراوە یاخود لە عێراقا کراوە من ستافی کوردیم بردووە بۆ ئیشەکە دوسێ پرۆژەی زۆر گەورە ئەو خەڵکی تریش بە هەمان شێوە ئەمەش بە حکمی چیە بە حکمی علاقاتە بەڵام تۆ حسابی یەکشت کە ئەو کەسەی کە دێت لە دەرەوە لە ئەمریکاوە دێ لە ئەوروپاوە دێ ئەو کەسە بە ئاگداری حکومەتەکەی دێ بەڵام تۆ حکومەتەکەت ئاگدار نییە هەتا کە ئیجازە و شتی ئیشەکەش وەرەگری هەر نازان چییە باشە کە لێرە مافەقەکەش تایەتێ لەسەر ئەساسی شخصی ئەداتێ ڕەفاقەتی شخصی ناڵێ ئەمە پرۆژێکی گەورەیە بە احتیمامی پێبم با ڕۆژێک وەکو ئێمە لایەنی حکومەت بچینە سەرسێتەکەیان ببینین کورە هەر کەس لێت ناپرسێ تێگەی هەرو قسەیە گرنگ نییە بەلایەوە ڕاستە هیچ گرنگ نییە بەلایەوە ینی چالاکیەکانی ساڵانەی ئەمە ئەوەکەم و تەواو هیچ شتێکی تر گرنگ نییە بەلایەوە کە ئەمە ئەتوانین چی پێ بکەین لە ناو وڵاتانی دنیاە ئەتوانین چی پیشان بین ئەتوانین پێیان بڵین ئێمە کین ئەتوانین پێ بڵین ئێمە چیمان بەسەر هاتووە ئەتوانین پێیان بڵین ئێمە چیمان پێەکرێ ئەمانە گرنگ نییە بەلایەوە یەک بابەتی تر بە حکمیەوەی تۆ ئیڤنتەکان زۆر چالاکی یعنی هەموو فستیڤاڵی سینەمایە پێ دوایە کە دوو پرسیارە لە یەک پرسیار پێ دوایە یەکەم خاترم بگرێت ئەو پێ دوایە ئەم فستیڤاڵیش کاریگەری ئەبێ بۆ مۆزوع کۆکردنەوەی ئەو سینەماکار و هونەرمەندانە و تا چەند لە لای خۆمان ئەم کاریگەریەمان دروست کردووە بۆ خەڵکی بیانی و دووەمیشیان یەکشت کە زۆر مشکیلەوان هەیە لەگەڵ هەڵبژاردننی فیلم و تۆزت دووریشن لەیەکەوە بەس هەڵبژاردننی فیلمەکان پێ دوایە ئێمە وەکو سینەماکاری کوردی گەشتوینەتەوە قۆناغی کە بڕیاری ساڵحانە بین یعنی بڕیاری دروست بین لەسەر فیلمەکان لە فستیڤاڵەکان با خاڵ یەکەم باسکەین من بەردەوام ینی کەم فستیڤاڵ هەیە بەشداریم نەکردبێ یان وەکو میوان یان وەکو فیلم بەشداریم نەکردبێ یان هەر خۆم چووم ینی چکە دووسێ خاڵە یەک فیلمە بینم باشە ئێستا هەر لە ڕێگا بە تۆمە وتم بڵێن ئینشاڵڵا ساڵ لە فستیڤاڵی دووەک فیلمەکەتە بینم ڕاست هەم فیلمە بینم لەوێ هەم کۆمەڵی هاوڕێژە بینم هاوڕێی کوردی هەم کۆمەڵی خەڵکی بیانیژە بینی بەڵێ من یەکێکم لەوانەیە کە زۆر پشگیری دروست ینی بەردەوامبی فستیڤاڵ ئەەکەم زۆر پشگیری ئەەکەم بۆ لەبەرەوەی لەبەر ئەم خاڵانە ینی من بۆ لە فیلمێکم هەیە تۆ شۆرت فیلمەکەت هەیە ئێستا من چۆن خەڵکی هەولێر و سلێمانی و دووەک چۆن بیبینن تۆ نردوتە بۆ فستیڤاڵێک لە کوردستان با ناویشی بین فستیڤاڵی دووەک باشە فستیڤاڵی دووەک خۆی ئۆتۆماتیکیان ڕکلامت بۆکە خەڵکت بۆ کۆکاتەوە هۆڵت بۆ ئەگرێ داوت تەکە 600 کەس ئەهێنێتە قاعەکە بۆی فیلمەکەی بڵند ببینن تۆ چی تەوێت لەوە زیاتر ئەمە یەکێک لە خاڵە گرنگانی فستیڤاڵ من وەکو خۆم کە شۆرت فیلمەکەم من و تۆمان پێ ناکرێ 600 بین بە قاعە 600 کەس هەموویە بێ بە پارە هەموویە بێ بە پارە باشە ئەمە بۆ بکەم لەبەرەوە فستیڤاڵ ئەمەد بووەکە ئۆتۆماتیکیان خاڵی دووەمەوەی کە تۆ ئەگەر کەسێکی شارەزابی ئەگەر کەسێکی لێزان بی ئەتوانی لەوێ کۆمەڵێک لینک دروستکەی پرۆدیوسەریەت دەرهێنەری تریێت یەنە ناو ئەو فستیڤاڵاتانەوە کە بانگێش دەکرێن هەموو ئەڵبەت هەموو جارێکیش نا زۆر جار کە ئەمە ڕوویاوە ئەتوانی ئەم لینکانە دروست بکەی باشە خاڵی ئەوەی کە باڵێن ئێمە ئەتوانین فیلم ئەوە بکەین کە بڕیار لەسەر فیلم بین بەڵێ خەڵکی باشمان هەیە خەڵکی شارەزامان هەیە بە پێی ئەو فیلمانی کەیت بۆ فستیڤاڵەکانی کوردستان ئەومان بیر نەچێت چی فیلمێکیە بۆ فستیڤاڵەکانی کوردستان باشە ئێمە لەسەر ئەو مستەوایە ئەتوانین بڕیار بین نەگە و فیلمانی کاچێ بۆ فستیڤاڵی کان تێگەیم بۆ ینی من بۆ نمونە فستیڤالێک لە سلێمانیە لە هەولێرا دووەکرێ لەوانەیە بتوانم لیژنە بم کە لیژنەش بووم بڕیار بەم لەسەر فیلمەکە بەس ئەگەر بمکەن بە لیژنە لە فستیڤاڵی شۆرت فیلمی کانە لە بەشی شۆرت فیلمەکەی شۆرت کۆرنەرەکە
لەوانەیە نەتوانم بڕیار بم یان قورستر بێ بڕیارانەکە خۆی بابەتەکە گەی یانەگەی گەی بەس زای مەرجیش نیێوا بێ مەرجش نییە ئەمە چی تاسیری هەیە مەسەلا نێمە کە باسی کانەکەین ئەڵێن فستیڤاڵی کان وا و نازانم فستیڤاڵی فلانە شوێن وا گەورەیە بەشێکی دروستبوونی ئەم ڕوئیایە لە لای ئێمە ئەگەڕێتەوە بۆ زیرەکی مارکتینگکردنی فستیڤاڵەکە و کارکردن لەسەر ئەوە جگە لەوەی کە مێژوویەکی دوور درێژی هەیە مەسەلەن فەڕەنسا لە بواری فیلم و فیلمسازی و لە بواری هونەرە بەگشتی بەڵام بەشێکیشی بڕوا بکە ئەگەڕێتەوە بۆ مارکتینگی حکوومەت بۆ فستیڤاڵ و باەخی هونەر لە لای حکوومەتی فەڕەنسا خۆی بۆ فیلمەکان و بۆ هونەر بەشێکی ئەوەیە وای کردو ئێمە و زۆربەی وڵاتانی دنیاژ یعنی وەک بڵێ مەسەلەن کە باسەکەی باسی بتێ باسی فستیڤاڵکە یەکێ لە فستیڤاڵە باشەکانی دنیا کە باسەکەی کانە بۆ نمونە بەس وایە ینی ڕاستە ڕاست بەڵام مەرج نییە ئیتر خۆکانیش سەیریکە یەکشت هەیە من زۆر دیقەتم داوە بڕوا بکە ئەوەندە سادە بیرەکەنەوە ئەوەندە سادە بیرەکەنەوە لە بڕیاردان لەسەر دروستکردنی فیلم ئەوەندە سادەیی فیلمیان لەلا گرنگە ئەوەندە ئێمە زۆر ئەم لاولای بۆکەین کە فیلمی ئەوانە بینی تێگەی کاکە فیلم سادەترە لەوەی کە ئێمە بیری لەکەی جیاوازەکەی هەر ئەو خاڵی کە تۆ باسەکە جیاوازەکەی ئۆسکار و کان ئەوەیە بیزەبت ئەو بابەتی ئەوێ یعنی هەر چۆن بۆ نمونە لە مەسلەی ڕاگەیاندنە باشە حەدەسێکی گەورە ڕۆیانی شەڕێک تەقینەوەیەک ئەبێ تۆ کامێرەیەکی بەسیتت یا هەر بە مۆبایل ئایفۆنەکە دەچی تەسویرەکەی دەست ئەلەرزێ فۆکس نییە ئاوت فۆکسە تەسویرەکە چوزانم دەنگ تەواو نییە لای تاو نییە بەس گرنگ چییە بابەتەکەی بیگەێنی پێشوەخت بۆ کەناڵ بۆ خەڵک باشە گرنگ ئەوە نییە بەچی کوالیتیەک بابەتێکی خراپ ئەگەێنی ناوەڕۆکەکە مهمە ئەمیش ئەوەیە ینی کار لەسەر ناوەڕۆکەکە کار لەسەر بابەتی مرۆڤ ئەکات بەڵام ئۆسکار جیاوازە هەمان زانین ئۆسکار کار لەسەر تەکنیک و ئەو شتانە ئاکات باشە بەس کانە ینی مەجالیتیان نییە فستیڤاڵی کان نە بە ئاسانی گەیتێ کە گەیشتیشی نە بە ئاسانی خەڵات وەرناگری ینی یەکێکە لە فستیڤاڵانی کە خەونی نەک ئێمە هەجارێ هەر خۆمان لە هەموو شادا بنین خەونی زۆر لە گەورە دەرهێنەرەکانی دنیاە کە بگەنەوە فستیڤاڵ و لە فستیڤاڵە خەڵات وەربگرن ینی ئیترەوە تەواو قادرمەکەی بەهەشتەکەی سەرەکەوی مەبەستەکەم ئەوە بوو چەندێک گەورەیە بۆ خۆی فستیڤاڵەکە دوو ئەوەندە حکوومەت گەورەتری کردووە بودجەی تایبەتی نێودەوڵەتی تری کردووە ئەزانی یەکێک لەو شتانی کە ئەوەیە کە وڵاتەکەی ئەکا بە وڵاتێکی سیاحی تۆزانی ینی لەو فترەیە لەو فترەیە کە ئەبێ ئەوەنی ئەبێ بە سێ ئەوەندە گەشتیار ڕوو ئەکاتە فەڕەنسا لەو زەمەنی فستیڤاڵە ئەمە عەقڵی بەڕێوەبردنە ئەمە ئەو عەقڵەیە کە ئێمە باسیەکەین ئێمە هەمانە تەبیعەکە شتەکەمان هەیە بەس ناتوانین بین بکرێ کاکە دوو فیلم سێ فیلمی ئەوروپی بێنە لێرە بەرهەم بێنە پاریان لێ وەرمەگرە بەس بۆی بە بازاڕێ بکەی وەکو چۆن کەسێک چێشخانەیەک کاتەوە ئەڵێ ڕۆژی یەکەم بە بەلاش بۆی خەڵک بێ توش وەرە کوردستان دوو فیلمی تیا بکرێ بە بەلاش کێشە نیە خۆیمە و هەنگاوەش دراوە یعنی کاکە ئیژی باش بێنە فەندی کرد یەک گوشەیە نایزانن نەخوێنەوارن ینی من بە زمانی خۆم ئیتر زمان لووسیەکەمە بە شەهادەکەمە بە برادایەتەکەمە کە تۆ ڕاوێژکاری لەوێ ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی ڕاوێژکاری وەزیری یاروەزیری یان دەست ئەڕوا لەو مەجالەیە پارە بۆ من وەرەگری ئەمەیە ئیتر من ئەیزانم نایزانم کێشەی تۆ نییە مەیمەریگری تۆ پارەکە بۆ من موافقە کردووە میش بەرتیلەکەی خۆم میاوە بە تۆ ئیتر کێشە نییە دوای چی دەرەچێ سەدان کاری واکراوە بڵنجان ینی تۆش ئەزانیت و وەزیر خۆی باش ئەزانێ وەکیل وەزیر ئەزانێ و ڕاوێژکارەکانی شەزان کە ژێر زەمینەکەیان پڕە لە ئیشی عەرز نەکراو باشە قایمەیان هەیە ئاوا قایمە باشە فلانی کوڕی فلان ئەوەنی وەرگرتۆ ئیشەکەی نەکردووە فلانی کوڕی فلان ئەوەنی وەرگرتۆ ئیشەکەی نەکردووە یا ئیشەکەی کردو نمایش نەکراوە باشە یەک پرسیار باسی
وڵاتانی دراوسێشمان کرد سینەمایی چ مەسەلەن چ ئێران چ تورکیا چ سووریا با بڵێن ئی دەرەوەش فیلمی ئێمە فیلمی کوردی بەگشتی هیچ کاریگەری داناوە لەسەر تێڕوانینی چوزا وڵاتانی دەرەوە بۆ کوردیا خۆ شتێک ئەگەر داشینە ناوە چۆن دەهێنێ ئەم کاریگەریە ئەڵایەن چۆن بڵند تۆ بتێونەتەوە لەسەر لایانی مەجالەکەی خۆی کە سینەما چەند کەس لەوێ ئەو فیلمە کوردی بینیوە ئەمە زۆر گرنگە ینی فیلمێکە ئەوین لە ئەڵمانیا نمایشەکەین چەند کەس ئەی بینێ هەموو ئەو فیلمانی کە چوونەتە ئەوێ لە 3 ڕۆژ زیاتر نمایش نەکراون 3 ڕۆژ نمایشی فیلمێک لە ئەڵمانیا چەند کەس ئەی بینێ 200 نەفەر نەڕاست ئایا کاریگەری دروستەکە ئەمە کاریگەری دروست ناکە تاوان بۆ ئەمە ئاوایە لەبەروی ئەمەش کەرتی تایبەتە هەر کەرتی تایبەتە ینی ئەتوانێت 1 ڕۆژ هۆڵی سینەما بگرێ یا 2 ڕۆژ هۆڵی سینەما بگرێ چکە پارەی هەرەوەنەیە ینی زەرەکە بەڵام ئەگەر کەرتی گشتێکە بێ لەوێ نوێنەری خۆی ڕاست پێرێ مارکێتینی بۆکە حکومەتی ئەو وڵاتە بانگەکە دوبلەماسکارەکانی ئەو وڵاتە بانگەکە بۆ سێری فیلمەکەی سیاسەکانی وڵاتە بانگەکە پەرلەمانی وڵاتە بانگەکە بۆ سێری فیلمەکەی ئاوا کاریگەری دروستەکرێ من بە شخصی ئەچم لە فەڕەنسا لە ئیتالیا لە ئەڵمانیا لە بەریتانیا فیلمێک عەرزەکەم بلیتە فرۆشم 200 کەزیە ئەوش کێیت بەس کوردەکانیان باشە کاریگەری لەسەر کێ دروستکەم بەڵام ئەگەر من حکومەت بووم فیلمەکەی بڵندم برد لە بەریتانیا عەرزم کرد باشە بەریتانیا پێم وابێ زۆرترین هینیتیایە باڵین لاجئیتیایە باشە پەنابەریتیایە زۆرترین پەنابەری کوردیتیایە نەگەر کورد زۆر ینی لە ئەفغانی و لە وڵاتەکانی تریشە کە من چوم پەرلەمانی وڵاتە حکومەتی وڵاتە ئەوەی پێوترێ هۆم ئۆفیسە چی ئەوەی کە کاروباری پەنابەران ئەمانە بان کرد بەشی دادگاکەم بان کرد سێری فیلمەکەی کە ئەگەو فیلمە ڕەبتی هەبوو باڵێن بەسەر قەزەی کوردەوە ئەمانە بان کرد ئەو کاتە من نەتوانم کاریگەری دروستکەم ئەگەر بۆ کوردیش نەبێ بۆ ئەو کوردانی کە لە وڵاتە نەتوانم کاریگەری دروستکەم کە ژیانێکی باشتریان هەبێ کە باشتر ڕێزیان لێ بگیرێ کە گویان لێ بگیرێ لە ڕووی کەیسەکانیانەوە نەگەویان زۆرینیان ڕەفز و تارد بنێرنێنەوە دیپۆرت بکرێنەوە عەزێر بدرێن ئیشیان نەدرێتێ شوێنی مانەوەیان نەدرێتێ باشە پێ دوایە تۆ ئەمە بە تاکە کەس ناکرێ ئەمە بەم و تۆ ناکرێ ئەمە من ناتوانم پەرلەمانی بەریتانیا بانگێشی سینەماکەم بەس حکومەت دەتوانێت بانگیکە ڕاستە بەس یەکشت لە دروستکردنی فیلمەکان پێ دوایە لە چیرۆکە کوردیەکان کورد خۆمان باشتر دەتوانین بیگەڕینەوە یا خەڵکی دەرەوە بە دڵنیایی خۆمان دەتوانین باشتر بیگەڕینەوە چۆن خۆمان بەڵام ئەوەی ئێمە تا چەند لێی ئەزانین ئەمە گرنگە ئێمە ئەم خاڵە زۆر گرنگە بەلای ئێمەوە لە هەموو دنیاە و شتەکەی پێوترێ باڵین بە زمانەکەی خۆمانڵین دکتۆری سیناریۆ یا دکتۆری ئیدیت یا دکتۆری دیالۆگ یا ئەها دکتۆری من ئەم لەشێ من سەرمێشێ دکتۆری سەرێشە هەیە دانمێشە دکتۆری دانێشەیە چم لای دانم ئێمە کام سیناریۆ نووسین بۆ نمونە بە بەو زمانە قسەکەین 30 دەفتەر دۆلارم وەرگرتۆ بۆ ئەو فیلمە پێم ئەغزا دەفتەرە دۆلاری تیا سەرف بکەم لە چاکردنی سیناریۆکەیە بۆ ینی دوو کەس لە ئێران یا یەک کەس لە ئێران کە سیناریۆ نووس و یا دکتۆری سیناریۆی زۆر باشیان هەیە کە نزیکن لە کللتوری خۆشمەوە باشە یا عەرەب بە هەمان شێوە یان ئەڵمان یا توزانم ئیتاڵیەک فەڕەنسیەک 50,000 دلار 70,000 دلاری ئێمێ بۆی تەرجماکەم و ئەیەمێ بۆی نێرم وەڵم کاکە ئەم سیناریۆم بۆ چاکە خۆ دەستکاری هیچ ناکە نەشتی بۆ زیاکە نەشتی بۆ لە ئەبا کێشەکانێ بۆ دیارریەکە ئەم دیمەنولیا داناوە لە سەرەتای داوناوە گەبی بێتە دقەی 27 باشترە ئەمەی 27 بەرە دقەی 90 باشترە ئەم دیالۆکە لەوێ ئەم کەسایەتی و زەعیف ئەم کەسایەتی والێ بکە ئەمە والێ بکە ئەگە دیمەنێکا لێوە دروستکەی ئابوو لەو بابەتە بێ باشترە ئەم دیمەنە لای بێت و لای نەبێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ کۆمەڵێک چاکسازی بۆ کا سیناریۆکە دەبێ بە شتێکی تر ئێمە لەوە نازانین ئەگینە خۆمان باشتر لە خۆمان تێگەین ئەتوانین باشتر ئەوە بکەین جوولەکە کاکە ساڵانە چەند ملیۆن دۆلار یا باڵی ملیار دۆلار بۆ مەسلەی کللتور لەسەر جوولەکە سەرفەکە خۆی تا ئێستا ژواز ناهێنێ لە مەسلەی جینۆسایدی جوولەکەیە هەر پاری بۆ سەرفەکە هەموو ساڵی فیلمێک یا دوان بەرەمێنێ لەسەر مەسلەی جینۆسایدی جوولەکەکان ڕاست خۆشی نایکە ئیسرائیل پارەدا بە دەوڵەتانی تر پارایە بە خەڵکی تر
خەڵکی تر لەبەروی ئەڵێ خۆمان لی نازانین جارێ با خەڵکی خۆمان کە پێگەی ئەو کاتە بە ئەڵمانی فیلمێکەکە بە کەسێکی ئەڵمانی بە کۆمپانیایەکی ئەڵمانی فیلمێکەکە لەسەر جینۆسایدی جوولەکە بۆ پارەی پێ ڕاست باشە عەقلی هەیە بیر لەوە کاتۆ ئەزانەیە لە کوێوە کێشەکەی خۆی قەزیەکەی خۆی پیشانی خەڵک بەس ئێستا خۆشیان بەرەو پێش چوون یعنی کردیانە بە دڵنیایەوە یعنی دراما و هەم فیلمیش ئەزانی چۆن هەر ئاوا ئیش کراوە لە هەموو دنیاە بڵن من یەک نمونە گێڕمەوە لە فستیڤاڵی دووبەی دانیشتە بووین ئاوا بەیانیەکیان من و هەورازی هاوڕێم دانیشتە بووین دانمانە خوارد پیاوێکە بوو مەسعود ئامرەڵای ناو بوو سەرۆکی فستیڤاڵەکە بوو پیاوێکی کەشقەی باڵا بەرز و دایم دزداشێک و عەگالێک و هێدفۆنێکی لە گوێیا بوو ئیتر ئەهات و ئەڕۆی وینەکان سێم ڕۆژی فستیڤاڵەکە بوو بەیانەکەی دانیشتووی نانمانە خوارد هات قاوەیەکی پێبوو هاوتی یارمەتی هەیە دانیشتمان فەرموو ئێمە ئەومانە ناسی کە لە ڕێی ئیمێل و ئەوانەوە وتاری خوێندەوە ئەها وتی ببورن ئەزانم ئێوە میوانن بەس داولێ بوونەکەم 3 ڕۆژە نەمتوانیوە سەردانتان بکەم ئێستا حەزم کردوات بێم بۆلاتان وتمان فەرمووتی من فڵان کەس وتمان ئەو ناسین وتی ئێوە وتمان ئێمە کوردین و لە عێراق هاتین و ئەوانە ئەی عەلا کولین قسەمان کرد تا و کاتی کە وتم ئوستاز دەتوانم پرسیارێکە لێ بکەم تی فەرموو جا فستیڤاڵەکە کۆمپانیایەکی ئەمریکی بربڕێوە لە نوکەوە تا فیناڵی فستیڤاڵەکە کۆمپانیای ئەمریکی بوو لە هۆلیوودەوە هێنا بووی وتم بۆ کۆمپانیای ئەمریکی تێناوە فستیڤاڵێکی عەرەبی بووە با بەڕێوە لە دووبەی وتی لەبەروی ئێمە نایزانین وتم چۆن تی قەو لێرەی چەند ڕۆژە لێرەی ئێمە لەوانێت تا 10 ساڵی فێری فستیڤاڵ بەڕێوە بردن نەبین بەس پارەمان هەیە باشترین کۆمپانیای هۆلیوودم هێناوە بەس گەنجەکانم لەژێر دەستیانان فێرە بن کە ئەوان فێر بوون کۆمپانیایەکی عەرەبی لە ئیمارات دروست بوو فستیڤاڵ بەڕێوە بەرێ ئەنجە پێویستم بە کۆمپانیای ئەمریکی نامێنێ پارەکەیم بەوان لە دنیای ئاوایی شەکرێ بەس ئێمە لێرە نە هیچ ناکرێت لێرە هیچ شتێک ناکرێت ئێمە پارەکەش هەیە نە ئەیدەن بەدەرێ نە ئەوەی بیدەن بە خۆمان نایەن لە کاتێکە ئەزمموی باششمان کردووە ئەوە سعاتێک و دەدەقە ڕۆی تاوان باسی فیلمەکانی خۆتوان هەر نەکرد ئەواناتەری وەکو سینەماکارێکی باش وەکو وەکوی کە چەند ساڵە تەمەنێکە خەریکی پیر بووین بڵم هیوای سەرکەوتنت بۆ خوازین زۆر خۆشحاڵ بووم من زیاتر ئەگەر شتێکی گرنگت مابێ بەس یەک شت هیوادارم فیلمەکانت ڕەش بینانە نەبێ کۆتاییەکانی عادەتەن کە نەتیجەی فیلمەکان نازان بە ئەو کێشەیە زۆرە بینم مەبەستم چی مەبەستمەوەی ئەم کاریگەریانەی کە دواکەوتنی خۆمان لە بوارەکە تەئسیر نەکاتە سەر ناوەڕۆکی فیلمەکانمان ئەوە چیرۆکە خۆی تەحلیلەکە من ئەڵبەتە بەش من هەموو فیلمەکانم لەسەر مرۆڤە ینی ئازاردانی مرۆڤ ئیتر ئازارەکە کۆمەلگا پێگەێنێ سیاست پێگەێنێ جەنگ پێگەێنێ دین پێگەێنێ هەر کەسێک ئازار بە مرۆڤەکە گەێنێ من ئیشەکانم کۆی گشتی هەموو ئیشەکانم لەسەر ئەوەیە ینی ئەو حەڤە ئیشی سینەماژەوەی بە دڵنیاییەوە من ئەو ژانرم وەرگرتووە کە ئیشی لەسەرەکەم و دوکۆمنتەریەکانیشم بە هەمان شێوە حەڤە دوکۆمنتەرمێ بەشێکی زۆری ئەوەی کە بەویستی خۆم کراوە نەگەوەی کە دەستگایەکی بڵند و ئەڵێ کاکە ئەو ئەمانەیە لەسەر ئەو بابەتە دوکۆمنتەریمان بۆ بکەی ئەمە لایانی داواکاریە بەزۆی کە خۆم ویستومە بیکەم هەر لەسەر هەمان بابەتی مرۆڤایەتی ئیشم کردووە ئێمە خۆمە هەڵقوڵاوی ئازار ینی ئەم جیلەی ئێمە 4-5 حربمان بینیوە 2-3 جار ڕاکردنمان بینیوە ئەنفالمان بینیوە هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجەمان بینیوە کورە زاچیمان نەبینیم برسێتی و گرانی و هەموو شتێکمان بینیوە ئەمە ڕەنگانەوەیە بەڵام ینی ڕەنگانەوەیە کە ئێمە لە چیا گەورە بووین و چیا ژیاوین و چۆن دروست بووین باشە بەڵام باوەڕاکەم فیلمەکانی من ڕەشبینی نییە لە ئاخیرە چەند فیلمێکم ئەسڵ هەپی ئێندەکەی ینی مرۆڤەگا بەوەی کە مەڵم کاریگەری نەبێ ئیشەڵڵا ئەم دۆخە قسەکە بەس بۆ تۆ هەموویانە نەک ئەوەی بۆستین لە ئیشکردن منیش چەند 6-7 فیلمم هەیە تا ئێستا هیچ فەندم لە هیچ شوەیەکەوە وەرنەگرتووە بۆ هیچ کام لە فیلمەکانم جگە لەو هەموو دۆکمنتەریەکە لە بژاردن ڕاستی بەڵام هێشتا ئەملمە هێشتا ئەڵێ ئەملمە
ئەزای بڵن ئێمە بێ ئەمەل نابینەوە ئەوکو وتم یعنی ئەگەر دەسم نەگا بە فیلمی درێژ فیلمە کورتەکە هەرەکەم باشە ئەو لە هەوڵی شامیانی من لەگەڵ بۆ من لەگەڵ کەرتی تایبەتە لە هەوڵام فیلمێ بکەم بەو کۆنسپتی کە ئەو ئێوێ بەڵام بەشێک لەوەی کە خۆشم ئەمەوێتیای جێ بکەمەوە تێگەی چۆن نەک هەرموو 100% ئەوەی ئەو ئێوێ ئاوا بیانی ئەو داواکە ئەم کوپەی بۆ دروستکەم بەڵام نەمەوێت پڵەس 964 تیاابێ هەوڵ بۆم جێ کەمەوە بەس دیزاین و ڕنگ ئەوەی کە ئەو ئێوێ بەڵام ئاهان لەمسەیەکی ئەوەی کە تۆ ئەتەوێ ئازارێک پیشان بی معناتێک شتێک بڵێ بتوانین لەنە ئەو سیناوری کە ئەو ئێوێ جێ بکەیتەوە زۆر بە خێر بی دووبارە ماندوومان کردی وەگوتم شتێکت هەبێ بۆ کۆتایی خۆشحاڵ وەڵام من جگە لە دەستخۆشی بسپاسی ئەوە هیچ ترم نییە سپاس بۆ وەسوانی تۆ کرد هیوادارم وابم هیوادارم شتێک بێ کە بۆ داهاتوم جگەی شانازیم بێ بۆ خۆم لە هەڵبەتە بەڕێی من تا ئێستا هیچی وامان نەکردو ینی جارێ ئێشتا ئێمە زۆر شت ماوە لەسەر ئێشتا سەرەتا لەسەرەوەی کە سینەما فلم چی پێکرێ ئێشتا ئێمە هیچمان نەکردووە ڕاست ینی ئەو ئەگەر 1000 شتی پێ بکرێ 1000 شت ئێمە ئێشتا یەکەمین لە خاڵی یەکەین کە 999 شتی تری ماوە پێەکرێک ئێمە نەمان کردووە گوناحی ئێمەش نییە تا ئێستا هیوادارم ئەم تۆزە تەمەنەی ئەگەر ما بێتمان بتوانین کۆمەڵێک ئیش بکەین کە ئەوەی کە سینەما پێکرێ ئێمەش بتوانین لە ڕێی فیلمەکانمانەوە بیڵین انشاءالله بۆ هیواین دووبارە بەخێر بێ سپاس بۆ تۆ ئەزیزی بۆ گیان چاوە ماجەکەم سپاس بۆ ێ بەش